لە 35مین ساڵیادی کیمیابارانی گوندەکانی گۆبتەپە و عسکەر کە سوکاری شەیدانی کیمیاباران و ئەنفال نیگەرانن لەوەی حکومەتی هەرێمی کوردستان خزمەتی پێویستی بەو سنوور و گوندانە نەکردووە کە قوربانی دەستی بەعسن. سەر چاو بەخێراتنی کەناڵەکەتانەکەین وڵای داواکاری بۆ دەیەکە هیچیان نەکردووە. دەیەکە مستەحاقە بەوەی کە خزمەت کرێت خزمەتێکی بۆ نەکراوە سەی ڕێگاوبان و جادە و هەموو شتێکی بکەیت کە هیچی بۆ نەکراوە. ترێمە من خۆم هەشت کەسم لێرە یاتیا چووە خوشک و برا و دایک و باوک و تر هەر ئەوەیە کە وەکو خەڵکی ئاسایی معاشێکمان هەیە و هەر ئەوەیە کاک. ڕاستەکە یعنی ئێمە زۆربەی قسەکانمان هەموو ساڵێ دووبارە بوو داواکاریەکانمان دووبارە بووە. ئێمە چەندین جاریش داوامان کردووە ینی کە ئەم یادانە بچووک نەکرێتەوە و یادەکان باەتێکی گەورە بێ. ئێستا ئێمە هاتوونەتە سەر گۆڕیشەی دەکەن بەڵام پێشتر مەسرحمانە بۆ چین لەسەر مەسرحەکە ینی خەڵک جێ نەبوو دانیشێ بەڵام لەبەر ئەوەی پێشتر ینی خزمەتی زیاتری کە سوکاری شەی دەکرا یادەکان حکوومەت بەڕێ و برد و پارێ و مەسرفی بۆ ئەو کرد بەڵام ئەم ساڵ قسەمان لەگە کردوڵێ بەهۆی خەیرانی دارایەوە حکوومەت ناتوانێت یادەکان بکاتەوە. هاوکات چالاکێکی جینۆساید هۆکاری ساردبوونەوەی کە سوکاری شەیدان لە بۆنەوە یادەکاندا بۆ کەم تەرخەمی و خەمساردی حکوومەت دەگێڕێتەوە کە نەیتوانی وەکو پێویست بەدەم داواکاریەکانیانەوە بێت. ئەوە بەداخەوە خەڵکی ناوچەکەمان خەڵکی گۆبتەپە نیگەرانە کە ئەمڕۆ ئەیبینن ئەمی کە هاتۆ تەنها لە پەنجەی دەست تێپەڕ ناکە بەهۆی چیە بۆ ئەوەی کە خەڵکەکە نیگەرانە هەلی ساڵانە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەشداری یادەکانەکات بەڵێنێکی ئەوتۆی پێنێ کە تاوەکو دڵی کە سوکاری شەیدان و شیمابارانی گوندی گۆبتەپە ڕاگرێ ئێمە بەداخەوە تاوەکو ئێستا ئەناڵێنی بەرکەوتوی چەشی کیمیاییمانێ لە گوندی گۆبتەپەیە تێگەی تاوەکو ئێستا پرۆژەی خەدەمیاتی وامان بۆ کراوە ناڵین نەکراوە بەڵام لە ئاس پێویستی گوندەکەماندا نییە ئەمە بلکەی تەندروستیەکەمان پێویستی بە نۆژەنکردنەوەیە پێویستمان بە دروستکردنی مۆنۆمێتێکە بە شێوازێکی زانستی پێویستمان بە کرداوکردنی کۆڵان و گەڕەکەەکانی گوندی گۆبتێت تاوەکو ئێسامانە جێبەجێ نەکراوە چەندی جار لە کاتی یادەکان ئەم بەڵێنانەیانداوە بەڵام بەڵێنەکانیان هەمووی بێک کردار دەچووە. 3 ئایاری ساڵی 1970 سوپای ڕژێمی بەعەز بە چەکی کیمیایی گوندی گۆبتەپە و عسکەر و چەند گوندێکی دیکەی سنووری ناحەی ئاغجەلەری لە خۆر ئاوای سلێمانی بردومان کرد بەو هۆیەوە دەست بە جێزیاتر لە 200 هاوڵاتی شەهید بوون. ئەمە جگەلەوەی دواتر ژمارەی قوربانیەکان زیادی کرد وەک دانیشتوانی ناوچەکەش دەڵێن تا ئێستا ئێسک و پرووسکی قوربانیەکان لە ژێر داروبەردی خانۆڕووخاوەکان دەرنەهێنراون. چیانووری کەناڵی پەیام گوندی گۆبتەپە.